الكاميرا لا بس اقول درس انا كاك دلوك هكذا دورنا ولا يبقى لا لو كنت درس لا لا ما نهايه شبيه في شو ما شو ما درس شنو يروجنا عن السنيدان شنو كاميرا ما نخرج شنو يعني ماشي ليه ليه كيف شتو دان لين كاكا برو يا خسون بي حساني جانيت خسون بي بناوی خوای گەورە و میهرەبان بەخێراتنی ئێوەی بەڕێزەکەی بەڕێزان سەبارەت بەم کۆنگرەیە مەبەستمان لەم کۆنگرەیە خستنە ڕووی چەند زانیاریە کە سەبارەت بەو کارەساتە دڵتەزێنەی کە دوێنێ لە گەڕەکی کانی لە ناو سۆران ڕوویدا ئەویش گیان لە دەستدانی دوو ئافرەت بوون بە شێوێکی زۆر قێزەون کە زۆر بەداخەوەین لەلایەن هاوسەریانەوە لێرەوە بەناوی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بەناوی گشت ئەفسەر و کارمەندان پرسە و سەرخۆشیمان ڕائگەینین بۆ ئەم بنەماڵەیە و سەبر و ئارامیش بە کەس و کاریان بدات ئینشاءالله. بەڕێزان خۆشەویستان دوێنێ کاژمێر شەشی بەیانی بوو ئەم ڕووداوە ڕوویدا بەڵام کاژمێر 9:30 خودی بکوژ خۆی پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆرانەوە کرد و خۆی ڕادەست کرد هەواڵی پێدان کەوا تاوانی کوشتنی ئەنجام داوە. دەست بە جێتیمەکانمان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی سۆران چوون بۆ شوێنی ڕوودا و دەرکەوت کە بەڵێ تاوانەکەی ئەنجام داوە هەردوو خێزانەکەی بەدەستی خۆی کوشتووە بە چەکی زۆری تاپڕ. دەست بە جێ تیمەکانمان کشت ڕێزکاری یاساییەکانیان ئەنجام دا و تەرمەکانیان ڕەوانەی پزیشکی دادی کرد لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران. و تۆمەتباریش لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوە بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بند کراوە و کەسی بۆ کراوە لێکۆڵێنەوەکان دەرحەقی دەستی پێکرد. بەڕێزان خۆشەویستان ئەمەوەی لێرە باسی ئەوە بکەم کە بەر لەم ڕووداوە ئەم سکاڵایە لە نووسینگەی بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی ئافرەتان تۆمار کرا و فەرمانی گرتنیش هەر لەم نووسینگەیەوە دەرچوو سەبارەت دەرحەق بە تۆمەتبار. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران هیچ سکاڵایەک دووبارەی ئەەکەمەوەکەوە هیچ سکاڵایەک لە هیچ بنکەچی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران تۆمار نەکرا دەرحەق بەو تۆمەتبارە و هیچ نووسراوێکی فەرمیشمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بەشی جوولانەوە نەکراوە کە ئاماژە بە فەرمانی دەستگیرکردنی ئەم هاوڵاتیە بدات و ئێمە هاوکاربین بەگرتنی. بۆیە سکاڵاکە لە ئەم نووسینگەیە کراوە و هەروەها لەم نووسینگەیە فەرمانی گرتنی بۆ دەرچووە. دووبارەی ئەەکەمەوە کە هیچ بنکەیەک لە بنکەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران سکاڵا لە دژی ئەم تۆمەتبارە تۆمار نەکراوە. بەداخەوە ئەمە باسی ئەوەش بکەم کە دوێنێ لە کەناڵێکی فەرمی بە شێوکی ڕاستەوخۆ بە شێوەیەک باس لەم کەیسە کراوە کە دوور لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی باس لەوە کراوە کە هەموو تۆمەتەکان خراوە پاڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران و هەروها بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بە کەمتر خەمزانی سەبارەت بەم ڕووداوە. ئەمە لە کاتێکدایە گشت ئەفسەر و کارمەندانمان لە بەڕێوەبەرایەتی پۆلیس سۆران شان بەشانی دەستگا ئەمنیەکانی تری ناو سۆران پارێزەری سەر و ماڵی هاوڵاتیان و هەروها هەمیشە لە ئەرکدا بووە بۆ پاراستنی سەر و ماڵیان. سەبارەت بەو چەکەی کە تاوانەکەی پێ ئەنجام درراوە چەکی زۆری تاپەڕ بووە لێرەدا ئەمێ باسی ئەوەش بکەم کە چەند گرینگە لەو ماوەی چەکەکان تۆمار کرابوو. ئێمە فترێک پێش ئێستا لەسەر فەرمانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو و ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچوو هەڵمەتێکمان دەست پێ کرد کە تۆمارکردنی چەکەکان بوو
چەچی بێمۆڵەت بە خۆشحاڵیەوە بە چەند قۆناغێک ئەم هەڵمەتەمان دەست پێ کرد قۆناغی داخستنی بازاری کڕین و چەچی بێمۆڵەت بوو پاشان دانانی بازگەکان بوو پاشان لەلایەن بەشی پۆلیسی کۆمەلگەیەوە چەندین سیمینار دەرحەق بەم چەکانە و هەروها ڕێنمایی کردنی خەڵک و شیارکردنەوەی خەڵک بۆ ئەی چەکەکانی خۆیان تۆمار بکەن لەم لێکۆڵێنەوەش دەرەکەوێ ئایا ئەم چەکە تۆمار کراوە یاخود نا هەر لێرەوە داوا لە بەڕێزتان ئەەکەین گشت کەناڵەکان ئەەکەین هەر کەسێک زانیاری دروست یاخود سەرچاوەیەکی دروستی زانیاریەکان ئەگەر سەرچاوێکی دروست نەبێ دوور لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی سەرچاوەکان هەواڵەکان بڵاو نەکەنەوە چونکە ئەمە ئەبێتە تێکچوونی شیرازەی خێزان و هەروها تێکچوونی هەواڵەکان بەگشتی هەروەها و پێم وایە ئەم لێدوان وەرگستنە زۆر جارە بینی کارەساتێکی دڵتەزێن لە ناو خێزانێک ڕوەدا پێم وایە دوورە لە هەموو پرینسیپەک تۆ بچی لێدوان لە کەس و کاری قوربانیەکان وەرگری بەبێ ئەوەی گوێ بدەیە لایەنی دەرونیان بۆیە داواکارین خۆتان لەم لێدوانانە پارێزن و بۆەوەی شیرازەی خێزان و تێک نەچێت زۆر سوپاس بۆ بەڕێستان بەڵێوەتی بەرەنگاردنەوەیتون توێژی خێزان و ئافرەتان بە سۆران ئەوانیش بەشێت نینکە پۆلیسی سۆران بۆچی لەوێ مادام سکاڵا لەوێت تۆمارکراوە بە بەداچوونیان بۆ کراوە بەڵێ نووسینگەی بەڕەنگاربوونەوەی توندی توژی ئافرەتان نەخێر بەشێک نییە لە بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران بەڵکو سەر بە بەڕێوەبەراتی بەڕەنگاربوونەوەی تند و تیژی خێزانی هەولێرە بۆیە سەر بەخۆن پەیوەندی بە ئێمەوە نییە بۆیە هیچ سکاڵا کە لەوێت تۆمار کراوە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە و کەیسەکە لە لای ئەوانە ئەوان خاوەنی کەیسەکەنە و بە کەیسەکە هەڵساون شەماڵ دیارە و پیاوە لە زاندانی و تاوانەگرتە ڤیدیۆی بڵاوتەوە ناوی بەشێک لە خەڵک دێنێک ئەوانیش دەستیان پێ بڵاو لەو کەیسە تا ئێستا فەرمانگرتن بۆ هیچ کەسێکی تر دەرچوو لەو کەیسە ئاماژەم پێدا پێش ئێستا هیچ سکاڵایەک دەرحەق بەناوبراو بەم تۆمەتبارە لە لای ئێمە تۆمار نەکراوە نەخێر هیچ سکاڵایەک لە ئێمە تۆمار نەکراوە شەماڵ 11 پۆلیس چوار شەو مەفرەزە دەرەکەنەوێ پۆلیسی نێشتنی تاوانی سۆران دەوریاتەکەن هەوڵەدەن بیگرن ئەگەر سکاڵا نەبووە ئەگەر پۆلیسی سۆران پێ ئاگادار نەبووە ئەو پۆلیسە بە فەرمانی چێ ئەتوانێت بچێت لەوێ دەوریات بکە و هەوڵی گرتنی ئەو کەسە بدات بەڵێ طبعا ئەم بەڵێ بەڵێ نووسینگەی بەڕەنگاربوونەوەی تند و تیژی ئافرەتان هەر بە خودی خۆی داوان لە بەڕێزدادوەری لێکۆڵێنەوە کردووە لەبەرەوەی تۆمەتبار نەخۆشی دەرونی هەیە و چەکدارە پێویستمان بە هەماهەنگی هەیە لەگەڵ بەشی پۆلیسی نەهێشتن تاوانی سۆران نووسینگەی دیانە بۆ ئەوی چاودێری تۆمەتبار بکە و بە دوواداچون و متابعی تۆمەتبار بکە وەکو کار ئاسانیەک هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین تۆمەتبار دەستگیر بکەین بۆیە پۆلیسەکانمان لە نووسینگەی نەهێشتنی تاوانی سۆران بە باشی کارەکانی خۆیان ئەنجام داوە و متابعی خۆیان کردووە و زانیاریەکانن داوەتە نووسینگە بە مەبەستی دەستگیرکردنی هەرچەندە نووسینگەی بەڕەنگاربوونەوەی تند و تیژی ئافرەتان زۆر هەوڵی داوە زۆر محاولەی کردووە زۆر ماندوو بوون دەرحەق بە تۆمەتبار هەوڵێکی جدیان داوە کە تۆمەتبار دەستگیر بکەن بە هەماهەنگی لەگەڵ نووسینگەی نهێشتنی تاوانی سۆران لێ ناختەوە کەسوکارەکەی باس لەوە دەکەن ئەم پیاوە ئەم دوژنانەی ماوەی نزیک 2 ساڵ ئەسیر کردووە تەنانەت دێکێکی تەعزیب داوە کە بەستوویەتەوە بۆ سووتاندیتی ئێوە تاسەن ئاگاداری ئەوان هیچ سکاڵایەک لەو بابەتەش لای ئێمە تۆمار نەکراوە بەڵام شتێک هەیە ئەم تۆمەتبارە پێشتر داوا کراوبوو لە لای ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیس سۆران سکاڵای لەسەر تۆمار کرابوو بە پێی مادەی 405 فەقەرە 31 ئەو کاتی تیمەکانمان لە بەشی پۆلیسی ناوشار هەڵسان بە دەستگیرکردنی تۆمەتبار هەرچەندە ڕوبەڕووی هێزەکانمان بوویەوە و یەکێک لە کارمەندانمان بریندار بوو و خۆشی بریندار کرد بەڵام دوجار دەستگیر کرا و ڕەوانی ئەو شوێنە کرا کە لی داوا کراوە کاشەوان
ببوورە تۆ باس لەواکەی کە لێدوان لە کەس و کار وەرنەگرن پێتوانیە پێنەدانی زانیاری لە نێوان لایەن دەستگا فەرمیەکانی ئەم ناوچێ بە تایبەتیەوە کە ئێمە دوێنێ هەمومان تەکلیفمان کرد کە لێدوانمان بۆدەی کە لێدوان نادەی ناساری یعنی پێنەدانی زانیاری واکە ئێمە بچین بەدیلی بدۆزینەوە بۆ لەو حاڵەتانە ئێوە زانیاری نادەن یان کۆنگرەی ڕۆژنامانی وەک هاوشۆی ئەمڕۆ کۆنگرە بەستە دوێنێ زانیاریتان پێبەست بدابینێ ئەو داوەڕێنێ بۆ شێوازی ئێمە دوینێکە بەیاننامەیەکمان دەرکرد و ڕوونکردنەوەماندا لەسەر ئەم کەیسا و پێمان ڕاگەیاندن کە کەیسەکی بەو شێوێ هەیە و تۆمەتبار دەستگیر کراوە بەڵام وەکو لێدوانمان نەدا تەنها بەیاننامە و ڕوونکردنەوەماندا بەنسبەت وەرگرتنی لێدوان لە کەسوکاری ئێوە ئەبێ بزانن یعنی لایانی دەرونی خاوەن مردوو یاخود خاوەن کەیس یا خاوەن قوربانی بزانن کە لایانی دەرونیان ڕەچاو بکەن هەموو پرسیارەکیان لێ نەکەن چونچی لە دۆخێکی وان خۆش نییە هەموو پرسیارێک لەو کاتە لێ بکرێ وە بزانم ئەمەش دوورە لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی ئەبێ ڕەچاوی ئەم خاڵەکە دەست خۆش زۆر سپاس